لە ڕووداوێکدا بە مەبەست ئاگریان لە کولانەیەکی ژمارەیەک بێتوەسەگ کردوتەوە. بۆ هۆیەوە سێ بێتوەسەگیان سوتاندووە و بوون بە خەڵوز. فەرمان سەرۆکی ڕێکخراوی ئاژەڵ پارێزانە ڕۆژانە ئاگداری ئەو بێتوانە بووە. ئەم ڕووداوە دوای نیوەڕۆ لە گەڕەکی هەولێری نوێ ڕوویداوە. ئەم بێتوەسەگە دایکی نەماوە و بە دیار دیمەنی سوتاوی بێتوەکانەوە ماوەتەوە. یعنی ئەم دیمەنم بینی ناخۆشترین دیمەن ئەوە بوو کە هاتم داخیل بووم کە دیتم فەرخێک ئەو فەرخەیان ڕێک سەری خۆی بە مەیتەکە کرد بوو. یعنی کە بینیم ناخم ئاگری گرلووی. یعنی نەدینی مسلمان نەیگوتیە بڕۆ سەی بستوێنە، نەیگوتێ بڕۆ سەی بکوشە، بەڵام هیوادارم مامۆستای ئاینیەکان ئەو مینبەرە بەکاربێنن بۆ ئەوەی کە خەڵک زیاتر هۆشیار بێتەوە کە دینی مسلمان بە ئاقارشتدا نەبن. ئێستا لە بری خەڵک سەگەکان لەسەر شەقامن. بە شەو ڕۆژ ژمارەی زۆری سەگا بێلانەکان شەقام و گەڕەکەکانی شاری هەولێریان پڕ کردووە. بۆیە دەمێکە کۆڵەنەکان چۆڵن و دیمەنی یاریکردنی منداڵانی تیادا نابیندرێت. شەوان لێرە ئێستالێک نەما دەڕۆن پاسکردی دەکەن دیارە. هێرشی سەگا بێلانەکان لەسەر زۆربەی جەستەی منداڵاندا بۆتە نیشانەیەک. محەممەد یەکێکە لەو منداڵانەی بەهۆی پەلاماردانی سەگەوە بریندار بووە. ترساوە و لەگەڵ باوچی نەبێت نایەتە دەرەوە. بەخوامە دەبێت لە داریان بین. هەتا یاری دەکەن یان دێنە دەرێ پیاسەی دەکەن پاسکردی دە سوورێنەوە لەوەندە مەسافەی دەبێت لێمان دیاربی. سێکان لە ناکاو لێیان بێن دەیانگرن ئەجا هەیە لاقی دەگەزی سەری دەگەزی هەندە بکەیتە بەدەست چەند هەموو ئەوەی دەکەن عەدمی دەکەن قالبی ئاگات لێ نەبی هەدەی خنچێن دەیبەن چەند کەسیان لە هەولێری نوێ و هاالێکی دەزەرامی گەورە. بەپێی گوتەی قایمقامی هەولێر کارکردن بۆ دروستکردنی شێڵتەری سەگا بێلانەکان بەردەوامە و کەمتر لە مانگێکی ماوە بۆ تەواوکردنی. ماوەیەکە دیاردەی سەگا بێلانەکان لە گەڕەکەکانی شاری هەولێر زیادی کردووە. زۆربوونی ژمارەی سەگەکانیش هەم بۆ تا هەڕەشە و مەترسی لەسەر ژیانی هاوڵاتیان لەلایەکیش بۆ تا هەڕەشە و مەترسی بۆ سەر ژیانی سەگەکان وەکو ڕووداوی سووتانی ئەو سێ بێتوەسەگەی گەڕەکی هەولێری نوێ. شەیماوایس کوردستان 24 هەولێر.